کتێبخانەی گشتی سلێمانی کە یەکێکە لە کتێبخانە گەورەکانی هەرێمی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە تا ئەمڕۆ ساڵ لە دوای ساڵ بەرەو پێشوونی بەرچاوی بەخۆ بینیوە. ئەوە جگەلەوەی ئەو کتێبخانەیە مەڵبەندێکی گرنگە بۆ بەدەستخستنی سەرچاوە جیاوازەکانی کتێب، لەگەڵەوەشدا سەرباری بەردەوامی ئەو قەیرانە دارایی کوردستانی گرتووەتەوە. کتێبخانەی گشتی سلێمانی بە درێژایی ڕۆژەکانی هەفتە بەردەوامە لە خزمەتکردنی سەردانیکەران و خوێنەران. بۆ پشووی هاوینیش پرۆژەی تایبەت بە خوێنەران و منداڵان ڕێکخراوە و هەمووان دەتوانن لی سوودمەند ببن. کتێبخانەی گشتی سلێمانی یەکێکە لەو فەرمانگانی کە لە ئەمڕۆدا لە شاری سلێمانی لە هەر پێنج ڕۆژی هەفتەکە دەرگای کراوایە بەرە ڕووی سەردانیکەرانە تاکو سەعات 4 پاشنیڕۆ و ئەمە پشووی هاوینەش ئێمە لە کۆمەڵێ بەرنامەمان داناوە کۆمەڵێ پرۆژە کە بتوانن بە تایبەتی خوێندکاران و مناڵان کە سوودی لێ ببین کە لە ئێستا مەکتەب نییە. ئەویش ئەوەیە کە نمایشکردنی دوو کورتە فیلمە ڕۆژ هەفتانە لە ڕۆژانی یەکشەمە و سێشەممە، هەروەکردنەوەی خولی وێنەکێشان و پرۆژەی خوێندنەوەی چیرۆک و هاندانی مناڵەکان بۆ ئەوی کە بتوانن ئەو ماوەی کە لە کتێبخانەی گشتیان سوود بگرن. جگەلەوەش ئێمە ڕۆژان و هەفتانە کتێبە تازەکان کە لە هەرێمی کوردستان چاپەکرێتە کتێبخانەی گشتیەوە و بەردەوامی سەردانیکەرانمانەیە هۆڵەکانی خوێنەوە و هۆڵی ئینتەرنێت و هۆڵ گەلەری ئازا شەوقی و هۆڵی مامۆستایەتی پەمەد کراوەتەوە بەڕووی ڕێکخراوەکان و هونەرمەندانە تاکو بتوان لێرە کار و چالەکەن ئەنجام بدەن. لە کتێبخانەی گشتی سلێمانیدا چەندین هۆڵ هەیە کە سەرچاوە جیاوازەکانی کتێب و خزمەتی خوێنەران لەخۆ دەگرێت. هەر هۆڵێکیش هەزاران سەرچاوەی زمانە جیاوازەکانی لەخۆ گرتووە. ئەم بەشەی ئێرە بەشی کتێبی کوردیە کەواتە ئە خوێنەرانەکەنە ئێرە لە زمانی کوردیا ئەتوانم بخوێنەوە. خوێنەرەکانمان لە هەموو ئاستێکایە لە چۆنەڵێ لە مەرحەلەی ئیبتیدایی هەتاوەکو ئەوەی کە چۆنەڵێ بەتوانە و توانای خوێندنی هەیە و لەو مەرحەلەکانە. لێرە دوو نوع سەرچاوی کتێبمان هەیە. ئەو سەرچاوانە هەیە بۆ خوێندنە و هەشە بۆ راپۆرت و بەحس و ئەم شتانە کە لەسەری ئیشەکەن و کاری پێەکەن. کتێبگەلێکی زۆرمان هەیە، زیاتر لە 30,000 سەرچاومان هەیە. ئەم 30,000 سەرچاوە بە تایبەتی لە 2003 پەرەی سندووە. هەر لە کتێبخانەی گشتی سلێمانیدا هۆڵێکی تایبەت بە ئینتەرنێت هەیە کە سەردانیکەران دەتوان ڕۆژانە بەبێ بەرامبەر سوودی لێوەربگرن. خوێنەرانیش بە گرنگیەوە باز لەو هەنگاوە دەکەن. شوێنەی گشتی ڕۆژانەکە کاتی بێئیشیان کاتێککە بێزاری لە ماڵەوە و لیان دوورکەوتنەوە لە دەرەوە هەنێ شوێنی کە پێویست نییە کە دین بۆ ئێرە ئینتەرنێتێکی بەلاشۆوەکی فێنک یعنی بەڕاستی شوێنەکە جێگای مانەوەیە. لە کتێبخانەی گشتی سلێمانیدا کتێبخانەی تایبەت بە خوێندنەوەی منداڵان و بەشی وێنەکێشان و سینەمای تایبەت بە منداڵانیش هەیە و هەموو منداڵێک دەتوانێت لی سوودمەند ببێت. داوا ئەەکەم لە مناڵان لە دایک و باوکان ئەوەی لە کۆڵان لە دەرەوە مناڵ کات بەسەر ئەبابێت بۆ هۆڵی خوێندنەوە هۆڵێکە بەبێ بەرامبەر زۆرترین خزمەتی مناڵ ئەکا. ئێمە لێرە هەر خۆشمان زۆرترین خزمەتی مناڵەکەین. داوام وایە لە دایک و باوکان هاوکاری مناڵەکانیان بن. مناڵ خۆی ناتوانێت ئەبێ دایک و باوک هاوکاری بێت. مناڵ بێنێ بۆ ئێرە ئەتوانێت بەجێشی بێڵە دوای بێتەوە بە دوای لای ئێمە مناڵ پارێزرا و ئاگاداریانین. ئەمە هۆڵی خوێندنەوەی مناڵان. بەشی سینەماشمانێ ڕۆژانی یەکشەممان و سێشەممان سەعات دەی بەیانی فیلم عەرزەکرێ. ژووری وێنەکێشانیشمانەیە لێرە بە سەرپەرشتی مامۆستا ساکار ئەتوانن مناڵ بێن ڕەسم بکەن. هەموو شتێ بەبێ بەرامبەرە لێرە وەرەقە بۆیە ئەتا چەند من ڕەسم بکەن ئەتوانن. ڕۆژانە نزیکەی 100 خوێنەر سەردانی کتێبخانەی گشتی سلێمانی دەکەن. لە ناو کتێبخانەکەدا هۆڵی گۆران بۆ سەرچاوە کوردیەکان و هۆڵی شێخ محەممەدی خاڵ بۆ سەرچاوە عەرەبیەکان و هۆڵی بێکەس بۆ سەرچاوە فارسیەکان و هۆڵی ئیبراهیم ئەحمەد بۆ سەرچاوە ئینگلیزیەکان هەیە کە هەزاران سەرچاویان لەخۆ گرتووە و هەموو چین و توێژەکان سوودی لێوەردەگرن. سەرباریەوەی لە کتێبخانەکەدا هۆڵی تایبەت بە فەرهەنگ و ژێدەرەکان و گۆڤار و ڕۆژنامە و هۆڵی تایبەت بە کتێبخانەی کەسایەتیەکان و شوێنی سیمینار و چالاکیەکان و چەندین بەشی تایبەت هەیە. کتێبخانەی گشتی سلێمانی تا ئەم ساتەش بە ناوەندێکی گەورەی کللتوری و فەرهەنگی و ڕۆشنبیری تەماشا دەکرێت و ساڵانە لە ڕێگەی سازدانی سەدان چالاکی جیاوازەوە خزمەتی ڕۆشنبیران و خوێنەر و چین و توێژە جیاجیەکان دەکات. دلێر کەمال کورساد نیوز سلێمانی.